ئێستا لە سەرباری ئەو هەموو شتەوە پارتی و یەکێتی تاغوت و ملحید و بێدین و بێشەرەف و بێکەرامەت و حەقیر ئەم دەم و چاوانەی حکومەتە یەک لە دوای یەک سەخیفەکان و ملحیدەکانی کوردایەتی ئەیانەوێ ئەو خەڵکە دیسان هەڵیان بژێرەتەوە بچنەوە هەمان تاس و هەمان حەمام. دەمێکە پێم وتون ئێمە لە قۆناغی نائەژین، جوامێر بن، ئازا بن، ڕەشید بن، ئەم جارە لە ناخی دڵی خۆتانە بڕیار بدەن لە ئێستاوە بڵێ خوایە لەبەر خاتری تۆ، پاشان لەبەر خاتری ئەو هەموو زیندانی مەحرومە خوایە من بەشداری هیچ شتێکیان ناکەم کەمانەوەی ئەوانی تیاێ لە ئینتیخاباتیان لە تەئیدکردنیان خوایە دانی خێریان پیا ناهێنم بە هیچ شێوەیە. سەری هەڕەمەکە حتا ئەگاتە بچووکترین کەسی ئەندام مەڵبند و ئەندام ناوچە و ڕێخستنەکانی خوارێن، خوایە هەمویانە بغزێنم لەبەر خاتری تۆ، خوایە ئەو حەقد و قینەی کە لە دڵ و دەروونمە پیرۆز ڕامگرتووە بووە بە بورکان، خوایە بۆم کە بە شۆڕشێکی نوێم، خوایە بمان کە بە ئەداتی قەدەری خۆت بۆ گۆڕانکاریەک کە بیهێنینە پێشەوە، ناژڵێم بە حەقت دێنە پێشەوە بەڵام بە عەدالەت دێنە پێشەوە. بەخوا قەسەم ئەوەی کە شەقێکی لە یەکێکی ئێمە هەڵدابێ، بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەم شەقەکەی تێ هەڵەدەینەوە یا ئەبێ کە سوکارەکانی خۆی عەفویان کرد. حەقی عام و حەقی خاصیش، حەقمان بەسەر حەقی خاصەوە نابێت کابرا خۆی حوڕە توانە گەردنی ئازاکە و لێی گەڕێ، بەڵام حەقی عام وەکو ئەوەی کە چۆن تۆ خۆت ڕێگاتدا بە خۆت جەلادێک بی لەو زیندانە ڕۆژی 30 کێبڵ ببڕیتەوە پێش نان خواردن لەم ئەفرادانەی ئێمە بدەیت، چۆن ئێمە ئەمانە قوبوڵ بکەین لە کوردایەتی ئەوانانێکی حەقیر کە 26 ساڵە ئەو گەلە چەوسێنەوە، زیاد لە مەحمودی ئەحمەدی نەژاد، زیاد لە جەیشی تورکی، زیاد لە جەیشی سەدام حوسێن جگە لە کیمیاویەکەی هەڵەبجە و ئەنفالەکە. حیزبی بەعس و شەروای کرد، خەڵکیی زۆری کوشت، بەڵام ئێستا وەرن حاجی حەمەسووری دوکانمان هەیە، پیاوێکی محتەرەم و بەڕێزە لە بزوتنەوەی ئیسلامیە، هەڵبەتە من لە دوورەوە ئێستا متابعەکەم و ئەزانم کەوا لەسەر فەیسبووکیشیە. ئەم پیاوە بەڕێزە لە زیندانی حیزبی بەعس بوو، ئەمری ئەعدامی بۆ دەرچوو، بەڵام قەدەری خوای گەورە بوو پێش ئەعدامەکە نەجاتی بوو، ئازاد بوو. وەرن لەم پیاوە بەڕێزە بپرسینەوە بڵێن ئەوەی ئەیبیستین لەسەر زیندانی پارتی وێچێتی، تۆش لەوێ ئەو زەمانی کیمیاوێ گیرا بووی لەسەر بزوتنەوەی ئیسلامی، بزانین جەنابەت هەست پێ ئەەکەی بەراوردەکرێن پێکەوە یا زیندانی ئەمانە قورستر یان فەرقێکیان نییە. باشە ئێمە چۆن ئیتر ئەمە قوبوڵکەین و بڵێن وڵا گرێبەستێ لە نێوانی ئێمە و دەسەڵاتی کوردایەتیەوانانی فاشلە هەیە، گرێبەستێکی کۆمەڵایەتی لەوەی جانجاک ڕۆسۆ باسیەکە یان عەهدێکی عەقد و بەیعەت هەیە لە نێوانوانە وەکو ئەوەی کە ماوەردی باسیەکە. هیچ جۆرە عەقد و گرێبەستێک لە نێوانی ئێمە و دەسەڵاتدارانی کورددا نییە لە باشوور بە هیچ شێوەیەک، هیچ جۆرە پەیمانێکیان ئێمە لە ڕووی شەرعیەوە هیچ جۆرە ئیلتیزامێکمان لەسەر نییە لە ڕووی شەرعی و پابند بین بە تعلیمات و قوانینی کوردایەتیەوانانی کافرەوە. لەبەرەوە ئەوانە پێویستە لە ناختانە بچەسپێ ئەگەر هەتانە گۆڕانکاری بێ بەسەرتان. عەزیزانی من، برایانی من، خەڵکی من، هۆگەلۆ ڕابێن لەسەرەوەی کە بەم تاغوتانە بڵێن نا، هەڵیان نەبژێرنەوە، لە ئێستاوە ئیرادەتان بە قووتکەن، نێنە بنکڵی شەتانە وەکو شەیتان بڵێن دەی باش ئەگەروان هەڵ نابژێن ئەی چیەکەین گەڕەلاوژێ دروست بێ حەشتی وەحشی بۆمان بێ، نایە. ئەوە ململانەیەکی گەورە لە ساحەکەیە هەیە، بار خۆیان بمێننەوە، بەڵام تۆ شەرعیەتیان مەدەرە، شەرعیەتی دین ناڵێم، ئەوەی کە پێڵە شەرعیەتێکی یاسایی تۆمەیان دەرێ. تۆ کاتە خەڵکێک کە ئەڕوا بەشداری انتخاباتیانەکە کە ئەکاتە لە 120 حیا و شەرەف و ناموس و کەرامەتیانە چ ئەوەی کە ماوە، ئەو کاتە وڵاتانی دەرێش قبوڵیان ناکەن. خەڵک ئەو کاتە ئاوڕێن لەنا بەڵە ساحب نەوتەکان و مەساڵحەکان ئاوڕێن لێدەن و بەڵام خەڵکێک ئاو بەو چاوە تەماشایان ناکە کە بووە بە دووبەی دووەم وەکو فویانە کرد بە لوتی نەوزاد هەولێریە پارێزگاری هەولێر نەوزاد هادی کە گوایە بۆمانەکە بە دووبەی. ئەم باڵەخانە گەورە گەورانەی کە نێچیروان و ئەوانەی لوبنان و
ئەوانەی سەعەد حەریری و ئەوانەی شوێنەکانی تر هەموو شەریکاتی نهێنیان دروست کردو ئەمە لە ژێریا هەموو زیندانی مەزلومانە هەیە و خەڵکە داماوە هەیە. ئەنجا جەلادی گەورە گەورەی وەکو عیسمەت دەرگوشی و دڵشاد یوسف و ئەوانەی تایە. خوای پەروەردگارێ یارمەتی دەری ئێمەش ئێوەش بمان کە بەداتی قەدەری خۆی، بەڵام عەهد لەگەڵ خوای پەروەردگارە ببەستە، ئیرادەت بە قووەت بێ، بڵێ جارێکی کە بە هیچ شێوەیەک بەشداری هیچ مناسبەیەکیان ناکەم، ڕایانگرێ لەسەر حکم نەکەر ئینتیخاباتێک. ئەو کاتە خۆ بە هەزاران کەس ناکەن بە زیندانە بڵێ هەرە بێت دەنگمان پێ بدەی، ئەڵێ موچەتانە بڕین، زۆرتان داوەتا موچەکە ببڕن، بەس لە ڕوویانە جورئەتان هەبێ پێکۆ بڵێن. خوای گەورەش پشت و پەناتانە، چونکە والذین ئیذا ئەصابەهم البەغی ينتصرون، ئەو کەسانی کە دەستدرێژیان کراوەتە سەر و مەزلوم بوون، خوای پەروەردگار یارمەتی دەریانە بێ. بس خوای پەروەردگار شەڕەکە بۆ ئێوە ناکا وەکو بەنی ئیسرائیل، اذهب أنت وربك فقاتلا إنا هاهنا قاعدون. هەر یەکێ دەستی بەرز کردەوە بە ئاسمان، ئەم هەموو خەتیبە خوای بمان پارێزی، خوای وڵاتمان بپارێزی، ئەی بۆ نایپارێزێ؟ ئاخر ئێوە ساحەبی باڤێڵن کە لەگەڵ قاسم سولەمانی و هادی عامری ئیمزای کرد و نیوەی وڵاتەکەتانی تەسلیم کرد. خوای نەخم نەماخەیتە بەردەستی حەشدی وەحشی، ئێوە هەر وەکو بەنو ئیسرائیلە بە سەیدنا موسایان وت بڕۆتەوە خۆت و خواکەت شەڕکە وایە ئێمە لێرە دانیشتوین، یعنی کە قودسان بۆ ئازاد کردین ئێمەش دەین لەوێ دانیشین و ئیستراحە دەکەین و پاقلەی خۆمانەوە. ئەو خەڵکە شەر وایە ئەوەی ئەهلی ئیمان و ئیسلامە پێویستە بگەڕێتەوە بۆ ئیسلام و بشزانێت کە ئەم ئیسلامە شۆڕشێکی گۆڕانکاریە لە دید و تەسەورەوە بۆ دیدێکی فکری، بۆ بەرنامەیەکی سیاسی، بۆ قیەمێکی ئەخلاقی، بۆ گەڕانکاری ناو کۆمەڵگە، حتاکو ئەو سیادە و قیادەیە بەردەستی ئەوە کەوێتەوە حتاکو عیبادەتەکەش بۆ خوای پەروەردگار ئەنجامەدرێ. الذين إن مكناهم في الأرض أقاموا الصلاة. خوای گەورەی مەشی وەرسەلامەت سەرکەوتوو بکە. وأقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.